کاک ئەحمەد وەکو جەنابی شداگاداری جارێکی تر کۆماری ئیسلامی ئێران کەوتۆتەوە هەڕەشەکردن لە ئیسرائیل. ئێران پشت بەچی ئەم هەڕەشانە دەکات؟ ئێران لە بارودۆخێکی قەیراناوی ئەجگار زۆر قوڵدایە، چ لە باری ئابوووریەوە، چ لە باری سیاسیەوە و چ لە باری کۆمەڵایەتیەوە. راپۆرتی دوێنێی ئەمنستی ئینتەرناشناڵ ئەو بەشی کۆمەڵایەتەکەی ڕاگەێنێ بۆ دەربازبوون لەم قەیرانە و بۆ ئەوە کە ڕێگایەک بدۆزێتەوە بە تایبەت کە مەسلەی کۆرۆنا قەیرانەکانی ئەم ڤیرۆسی کۆرۆنا لەوە قوڵتریش کردووە بۆ ڕێگایەک دەگەڕێت لە دەرەوەی سنوورەکانی ئێران. و من لەسەر ئەو باوەڕم سەفەری ئەم دواییەی پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ئیسرائیل ئەمەش هەر پەیوەندی هەیە بەوەوە کە ئەوان حتمەن دەنگ و باسێکیان بیستووە یان شتێکیان بەدەستەوەیە ئێران دەوێت دەستی خۆی بخاتە پێشەوە و بڵێ باشە قاسم سلێمانی نەماوە، بەڵام ئێمەش جێجگار ئەوەندە بێ دەسەڵات نین. ئێران دەستکەوتی چی دەبێت لەم جۆرە هەڕەشانە لە کاتێکا وەکو جەنابی شدا ئاماژۆ پێکرد لە کۆمەڵە قەیرانی زۆر قوڵدایە؟ دەستکەوتەکەی ئەوە بێ کە سەرنجی خەڵک بۆ ئەوە ڕاکێشە کە ئێمە دژمنێکی گەورەترمان هەیە و ئێمە تەواوی دەسەڵاتەکەمان لە مەترسیدایە. سەیرەکە لەوەدایە کاک بەڵێن کە ئۆپۆزیسیۆنی ڕاست لە ئێران و تا ڕادەیەکیش نەوعێک چەپیش تەنانەت ئۆپۆزیسیۆنیش دژ بە ڕوخانی ڕژیمی ئێران لەبەرەوە پیان وایە ئەگەر بڕوخێ ئێران دابەشەوێ و دابەشبوون بە زەرەری گەورەی و عەزەمەتی ئێران لە ناوچەکەدا. بۆیە وایە کۆماری ئیسلامی ئێرانیش ئەمە ئەزانێ. نمونەیەکی زۆر بچووک نمێنەرێکی پەرلەمانی ئێران کە دوێنێ ئاخرین کۆبوونەوەیان کرد ئەڵێ ئێران 30 میلیارد دۆلاری خەرج کردووە لە سووریا. ئەمڕۆ ڕۆژنامەی کەیهان کە زمان حاڵی خودی خامنەیە لەبەرەوە سەرنووسەرەکەی لەلایەن ئەوە دامەدراوە هجوومێکی ئەجگار توندی کردووەتە سەری و بە هزار پەلەقاژە ئەوێ ڕەدی بکاتەوە کەشتیوان نەبووە. یانەوێت سەرنجی خەڵک بەوە ڕابکێشن کە ئەوە درۆیە پارەی ئێمە ئەچێ بۆ دەرەوە، ئەو پارەکە ئەبێت لە ناوەوە خەرج بکرێ ئەدرێ بۆ سووریە و لوبناان و یەمەن و ئەوانە، بەڵکو ئەوانن مەترسیە خەنە سەر ئایندەی ئێمە ئێمەش ناچارین دیفاعکەین لە خۆمان. کۆمەڵە سیاسەتی تریش هەیە کە ئێران گرتوونیە تێبەر بۆ نمونە لە ماوەی بردوودا ئاماژەی بەوە کرد کە دەبێت هێزەکانی ئەمریکا لە عێراق لە سووریاشدا بچنە دەرەوە. ئێران ئەو دەسەڵات و توانایی ماوە لە ناوچەکەدا لە پاش سزاکانی ئەمریکا لە پاش بڵاوبوونەوەی کۆڕۆنا کە بتوانێت کاریگەری هەبێ بەسەر ئەو جۆرە بڕیارانەوە لە عێراق لە سووریاشدا؟ جوابی ئەو پرسیارە پێم وابێ هەم ئایا هەم نا ماویەتی لەبەر ئەوە شیعەکان بەدەسەڵاتن لە دەسەڵاتدا ماون و بەشێ لە شیعەکانی زۆر زۆر گرێدراوی ئێرانن، بەڵام نا لەبەر ئەوە سەرمایەی ئابوووریەکەی سەرچاوە ئابوووریەکە نەماوە و بەڕاستی ئەو دەسەڵاتە پان و بەرینە کە شەلم کوێرم ناپارێزم قاسمی سلێمانی دەیتوانی لە هەموو جێگایەک باڵ باوێژێ و هەر ئەوەیش نە ڕاستە و خۆ دایمە پەیوەندی بوو لەگەڵ خودی خامنەی ئەوە نەماوە کە ئەوە نەماوە هیچ کەسی دووەم و سێوم و چوارەمیش نییە دوای قاسمی سلێمانی کەوا بوو لەو بارەوە زۆر لاواز بوون. کۆرۆنا و گەمارۆکانی ئەمریکا ژوای کردووە کە ناتوانن ئەو بەدەیان و سەدان ملیۆن دۆلارە کە بەملاو بۆلایان بەخشیەوە بڵاوی بکەنەوە و ئەو گەندەڵیانیش کە لە هەفتەی ڕابردوودا دەرکەوتووە لە ناو خودی حکوومەتی ئێرانیشەوە کە لە پارلەمانی ئێران لە دوایین کۆبوونەوەکانە باسی لێکرا، هەموو ئەمانە وای کردووە کە ئێران خاتە بارێکی لاوااسترەوە لە ناوخۆ. لە کاتێکە ئێران دەکەوێتە ئەو بارە لاوازەی کە جەنابەت ئاماژۆ پێکردی ئێستا بۆ مانایە دێکە بڵین ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەرەو هەڵسانەوەیەکی چاوەڕوان کراو دەڕوا؟ ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئومێدی بە دوو شت هەیە. لایەنێک لە ئۆپۆزیسیۆن ئومێدیان بە پشتیوانی ئەمریکا هەیە و پشتیوانی ئوروپاش نەکەر ئەمریکا تەبعاً کە ئەوان پشتیوانیان بکەن ئەوی لە ئێران پێ دەڵێن جەنگی نەرم بەبێ ڕوخانێکی بە شەڕ بەڵکو بە جۆرێ بتوان دەسەڵات بەدەستەوە بگرن. چۆن ئەچن بەڕاستی نازانم، یعنی ئەوە ئینسان زۆر بەلایەوە سەیرە کەشتیوات بکرێ. لایەنێکی تریشی سەرمایە گوزاریە لەسەر چ بەرەی چەپ و چ بەرەی بەشێکی لە ڕاست لەسەر خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕینی خەڵک لە ناو شارەکان کە من دڵنیام
لە مانگەکانی داهاتوودا سەر هەڵدەداتەوە لەبەرەوە پلەی هەژاری و سوکایەتیکردن بە خەڵک لەم مانگانەدا بەتایبەت بە بۆنەی کۆرۆناوە تەواو زەقتر بووەتەوە دەرکەوتووە گەیشتوتە ئەو پەڕی خۆی بۆیە ئومێد هەیە بۆ ئەوەی کە کارێکی وا بکرێت کە یەکێ لەو ئالتەرناتیڤانەی کە یان کەسانە لە ناو خودی ڕێژیم یان کەسانێک لە ڕێفۆرم خوازە پێشوەکان یان ئاڵوگۆڕێکی ناوچەیی کارێکی وا بکە کە گۆڕانێکی گەورە بێرێ هەرچەند پێم وایە هەتا خامنەی ماوە بڕێک زەحمەتە ئاڵوگۆڕ لە ئێرانە. کاک ئەحمەد سوپاس دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت. سوپاس بۆ ئێوەش.